ئەندامێکی لیژنەی بە پارێزگابوونی هەڵەبجە ئاشکرای دەکات بەرپرسانی باڵای کۆمەڵ ڕۆڵی گەوریان لە پرسی بە پارێزگابوونی شارەکەدا بینیوە و چەند لایەنێکی هەوڵیانداوە پرۆسەی بە پارێزگابوونەکە پەک بخەن. عەبدوڕەحمان عەبدوڕەحیم وەزیری پێشووی ژینگەی هەرێم لە چاوپێکەوتنێکی تایبەتدا لەگەڵ پەیام ڕایگەیان تیمەکانی کۆمەڵ لە ناو حکوومەتی هەرێم و لە پەرلەمانی عێراقیشدا ڕۆڵێکی سەرەکیان لە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجەدا بینیوە. چوینە لای سەرۆکی پەرلەمان کە سەرۆکی پەرلەمان یەکەم پرسیارێک کە لێ کردین کاقوباد و هەموو لیژنەکەی حکوومەت بوو ڕووی کردە من وتی یەک دوو ناوی ئەندام پەرلەمانیەنا کە پێش ئێمە چوو بوونە لای بەداخەوە خەڵکی دەڤەرەکە بوون وتبوویان هەڵەبجە نابێ بێتە پارێزگا لەبەرەوەی لە عێراق منتیقەی محەڕەمەیە و ناوزەت کرا و ئەبێ لە پێشا ئیش لەسەرەوە بکرێت ئارە وایە برادەرینە کورهوتمان بابەوە قسەی خۆی کردووە لە کاتێکا سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و هەموو کوردلەکان سەردانی هەڵەبجەیان کرد وتی وەڵامیش بڕۆم بۆ قسانە نییە خۆشیش نەناوی بەرم. ئەو وەزیرەی پێشووی حکوومەت ئاماژەی بەوە کرد مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە شاری بەغدا لە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق دیدار و کۆبوونەوەی ئەنجام داوە. لە یادمە لە 16 2013 مامۆستا عەلی باپیر ئەندامی پەرلەمان بوو هاتە هەڵەبجە بە نوێنەرایەتی پەرلەمانی عێراق لەسەر مەزاری شەهیدانی ئیعلانی کرد. مامۆستا ئەحمەد خۆی دانیشتۆیش تەشریفێ بوو لەگەڵیا ئیعلانی کە بەناوی پەرلەمانە سەرۆکی پەرلەمان ڕای سپاردووە کە ڕایگەیەنێ هەڵەبجە پارێزگایە بەڵام دوایی کە تێکدرا کێ بەڕاستی لێی سوودمەند بوو کەس. وەزیری پێشووی ژینگەی هەرێم کاوکات ئەندامی لیژنەی بە پارێزگابوونی هەڵەبجێ ئاشکرای دەکات هەندێ لایەن بێ ئەوەی کە ناوەکانیان ئاشکرا بکات هەوڵی پەکخستنی پرۆسەکەیانداوە لە ڕێگەی نانەوەی دووبەرەکی لە ناوچەکەدا کە بەشدار بووین لەو پرۆسەیەکی هەستیار بوو بەداخەوە هەنێ لایەن و لە ناو لایەنەکانیشە هەنێ ئەندام بە ئەرکی پیرۆزی خۆی هەڵدەسا کە لە لیژنە بەشداریەکە پێویستەکە مڵکی عام بێ ئەو قسانەی کە ئیکا بەرژەوەندێکی گشتی بۆ دروست بێ. دوای ئەو هەوڵ و کۆشانە کە هەڵەبجە بێ بە پارێزگا حساسەتێکی گەورە دروست کرا لە بینی هەڵەبجە و سەی سادق و کۆمەڵێک لە قەزاکان ئەوە ئێمە بووین توانیمان ئەو حساسەتە کەم بکەینەوە و نەیهێڵین و دیالۆگێکی باش دروستکەین لە بینی قەزاکانە و حیوارێکی باشمان کرد. لە مانگی 3 ساڵی 2014 حکوومەتی هەرێم بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجەی دەرکرد بەڵام تاوەکو ئێستا تەنها چەند بەڕێوەبەراتیە کراونەتەوە. لەگەڵ ئەمانەشدا حکوومەتی عێراق وەک پارێزگایەک لە هەڵبژاردنەکاندا مامەڵەی لەگەڵدا نەکردووە کە ئەمەش لە کەمتەرخەمی حەزب بە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانە.